بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک تەوەرێکە تایبەتە بە پرسی خوێندن و ساڵی ئایندەی خوێندن لە هەرێمی کوردستان. پرسیاری ئەوەکەین ئایا حکوومەت هیچ ئامادەکاریی کردو بۆ ساڵی نوێی خوێندن یاخودنا. معلومی هەموو لایەکە تا ئێستا تاقیکردنەوەی خولی دووەم جگە لە گەرمیان و سلێمانی لە هیچ شوێنێکی تر ئەنجام نەدراوە. ئەنجومەنی وەزیران خۆی کۆبوونەوە ناکات لەبەر ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام بۆی هەیە بڕیار بدا کە قوتابخانەکان بەڕووی قوتابیان بکاتەوە. هەموو قوتابیەکان لە هۆڵەکانی خوێندن کۆ دەکاتەوە، هیچ ئامادەکاریەکی بۆ کردوون. تا ئێستا هیچ کتێبێک چاپ نەکراوە بۆ وەرزی نوێی خوێندن. خوێندنگاکان کە زۆربیان بیناکانیان کۆن و خراپن نۆژە نەکراونەتەوە تا ئێستا، بگرێ لە هەندێک گەڕک و شوێنی نیشتەجێبوون ئەسڵەن خوێندنگەی لێ نییە تەلەبەیەکە بێ سەعاتێک تا 2 سەعات بە پیادە یاخود بە سیارە بە پاسکیل بە هەر شێوازێک بێ گرنگە بگاتە قوتابخانەکەی خۆی. ئەویش تا ئێستا بیری لێ نەکراوەتەوە. لە هەموو دنیا بینین سیستمی جۆراوجۆر هەیە بۆ پەرەسەندن بە بواری خوێندن و خوێندنگا و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. هەموو ئەم ڕێکارانە ئەگیرێتە بەر بۆ ئەوەی قوتابی باشترین ئاستی پێوە دیار بێ، بۆی لە کۆتاییە کەسایەتی لێ دەربچێت، لە کۆتاییە بتوانێت پەنجەمۆری ڕاستەقینەی هەبێت لە نێو کۆمەڵگەدا. بەڵام بەداخەوە لە ئێستایا ئەبینین ساڵێکی تەواوە، نزیکی ساڵێکی تەواوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و قوتابخانەکان داخراون و ناشزانین لە داهاتووە بڕیارەکانی حکوومەت چی ئەبێ. بۆیە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی بەرنامەی دوانگەی خەڵکەوە توانن پەیوەندیمان پێوە بکەن، قسەی زیاتر لەم بارەیەوە بکەین و ئێوەش ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو، بەڵکو لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە بگات بە گوێی بەرپرسان و خەڵکی معنی. من پێشەوەی دەستکەم بە بەرنامەکە هەندێک لەو کۆمنتانە خوێنمەوە کە بۆ تەوەری ئەڵلقەی ئەم جارە هاتوون. ڕەیان حەسەن ئەڵێ ئامادەکاری چی؟ ئەوەی بیری نەبێ حکوومەت خوێندنە. فاخر برادۆستی ئەڵێ ئامادەکاری چی؟ مانگی هەشتا موچەی مانگی 4دا بەش نەکراوە. ئەم حکوومەتە پێیان خۆشە تاگ نەخوێندەوار بێت بۆ ئەوەی داوای مافی خۆی نەکا. محەممەد عەزیز ئەڵێ من دەڵێم هیچ حکوومەتێک نییە لە وڵاتە، ئیتر پلان یاخود بەرنامەی چی؟ ڕەیان محەممەد نووسیوێتی خوێندنی ئەمساڵ تێک مەدەن، یان با هەمووی لە ناو زانکۆ خوێنرێت یانیش هەمووی ئۆنلاین بێت. سارا قادر ئەڵێ حکوومەت بەس ئەزانێ ئامادەکاری بۆ دزینی داهات و خوتی خەڵکی بکات. جاسم محەممەد نووسیوێتی ئامادەکاری پێ ناکرێ چونکە پارەکانی کەم دەکات، هیچ قوتابی بەلاوە گرنگ نییە. ڕێبوار سابیر ئەڵێ بیکات و نەیکات خوێندن هیچ گرنگیەکی نەماوە لەم هەرێمە کە نەخوێندەوار بەڕێوەی دەبا. هەوراز مەهدی نووسیوێتی دەبێت حکوومەت سوود لەم دۆخەی ئێستا وەربگرێ، پلان و بەرنامەی تۆکمەی هەبێت بۆ ساڵی خوێندن. محەممەد سۆران ئەڵێ نەخێر حکوومەت ئەیەوێت دەوام نەکرێ بۆ ئەوەی موچە نەدات. هانا ڕەشیدی ژەڵێ ئامادەکاری نەکردووە، بگرە تازە حکوومەت لە خەوی بێ ئاگایی خەبەری ئەبێتەوە. هاوڕێ عەبدوڵڵا ژەڵێ حکوومەت ئەیەوێت کارێک بکات، موچەی مامۆستا کەم بکرێتەوە. محەممەد ئەحمەدی ژەڵێ نەخێر هیچ ئامادەکاریەکی نەکردووە، ئەگەر بیکردایە ئێستا ئاوان نەدەبوو، هەر ڕۆژەی بڕیارێک ئەدا. دواتر کۆمنتەکانی تر ئەخوێنمەوە. پەیوەندیەک وەرەگرم کاک محەممەد لە ڕەواندز. کاک محەممەد کاک حەسەن کاک حەسەن بوو بوورە فەرموو. کاک حەسەن فەرموو. مەرحەبا گیانەکەم. چۆنی باشی؟ جەنابەت چۆنی باشی؟ والله لەخوای بەزیاد ڕەبی. ئەوە ڕەواندز هەر خۆشەوە نییە ئێستا ژەر کەش و هەوای خۆشە. زۆر خۆشە. ئارێ وەڵا زۆر ڕەواندز زۆر خۆشە. لێرە ئێستا و ڕێزمان هەیە بۆ دانیشتوانی ئەو ناوچە خۆشە. ئارێ وەڵا خۆشە، بەس زۆر هۆکە نەخۆشە، بێ ماچیە بێ پارەیە. ئیشاڵڵا ئەوەش باش دەبێ. وەڵڵاهی هەتا ئەوانە لەسەر حکومەت قەت باش نابی. بەڵێ. پێگەشتی بڵێم. بەڵێ. بەسەرکی کوردستانێ زۆر کۆتن قوڕان خۆشە. زۆرتون قورآن خۆشە وەڵا وایە. وایە؟ بەڵێ کاک حەسەن بە تاکید وایە. بەبێ ئیستیفادەی ما تا ئێستاوە بێ
او نانو دو شاوه و نانو دو شای بخلك نايسن والله واي كوها تينا دبي هم تدو دنا تجي استفادة اني والله نمزاهنا كارياتك نيزاب كارياتك ايش كارياتك ناكاتن بله تازه بتماي خوي ان شاء الله هزار زابطه مای خوا دەست و چاوت خۆش بە کاک حەسەن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەر ساغ بیت کاک بەختیار وەرەگرم لە شاری سلێمانی. السلام عليكم ورحمة سلام ورحمة الله وبركاته. الحمد لله مزرج بديداري جنابتو كناڵەکە وانا کەش بینەوە قوربانی تۆ بم کاک بەختیار سپاس یا دەکەم کەسی شەرعین بەرێ باسی ڕۆژبایی لە سەرکردایەتی کۆمەڵی بەڕێزکەم بۆ ئەو موقیفە ئیسلامیە وەطەنیە سلێمانیە کوڕە کوردستانیە کوڕە چوارپارچەییە کە عمەر کوڕی عەبدولعەزیز یعنی مامۆستا عەلی باپیر من وای تەشبیهەکەم بۆی ئەندامان پێش ناکەنایە بنین کە ئەو موقیفە جوانیان بەرامبەر ئەم دەسەڵاتە بوو من دەستخۆشیان لێکەم لێرەوە دەنگی خۆم و بنە ماڵەکەم هەر ئەمەی ئەخمە پاڵ بەنیان داواکارم لە خوای گەورە کەوتیان کە ئەو ڕابەری گشتیە خوای گەورە دیێڵە بۆ ئەم گەلە پیرۆزبایان یەکەم دەستخۆشی تەواین یەکەم لێرەوە ئەم جارە سەد جاریکا لە مامۆستا عەلی باپیر ئەوە عومەر کوڕی عەبدولعەزیز اینجا بە دەسەڵاتی شەڵە نەخشت ئێمە گەعدە ناکەین کەڵم ئێمە من کۆمەڵ نیم خواگەر ئێمە گەعدە ناکەین لە پارتی ئازادی لە چۆ لە شێخ تێزل کەین یاخوا خوایە قەت ئەو ڕۆژە نێنی خوایە ئەم وڵاتە تێک نەیە خوایە ئەم دەسەڵاتە ساڵح کەی خوایە ئەم کاربدستانە بیاکەیتە سەرڕی ڕاست و مستەقیم بەردی ئەمڕۆ فەرمیان جەماعەتی کۆمەڵ فەرمیان کاکە کێشا چێستموچە نییە خوایە ئەمانە ساڵح کەیت و موچەی خەڵک بن و نەگاتەوە ئیچینا ئەگەر ڕابەرەکەمان ڕابەری ئەم گەلە و ئەگەر ئەو خەڵکی کۆمەڵ و ئەو خەڵکە ئازادی خوازە بێنە سەر جادە وەڵی خراپ ڕوایە من داوا لە دەسەڵات دەکەم لێرەوە لیان ئەپارڕێمەوە کوردەتی ئامان دەکەم کوڕ بیکەن بە خاتی خوا با نەگاتەوە والله وبالله وتالله هەموویمانێکی تێ دەستخۆشی لێکەم زۆر سپاس دەکەم خوای گەورە سەرکەوتووکە بۆ ئەم گەلە خۆت و هەموو برادەرانی سەرکردایی کۆمەڵ ئەم جارەتی ڕێزانی زۆر مەمنون کاک بەختیار جان سپاس بۆ جەنابیشت هەر ساغ و سەرکەوتوو بی ئینشاءالله. باوکی محەممەد وەرەگرم لە کەلار. السلام عليكم براكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. برا عزيزكم أما جيان قطار خمات رسمية أما كرغان خويان أي أما كرغان خويان أي لا بيوجين مدرسي شيء طلبي شيء كل ما نقع خويان العقل مسكي تقوى خويان أي لا بيوجين قطار خانك دي نوي جيان نينيا هر إيواري حسن بنا وباق بوقع عدمك لغانو أم قطار خانك شيء أول حرب مدرسية فرق جرام بيقول خويا لكن أما بيقول براسي قلني والله مدرسية شيء كان عطيان دي قصبريان دي من نجي شيء فاسدين كتاب خان هر واحد على فرق خويا يريد باقي فن وأنا أمانة قصبرية خلق كذا خويا دولة كوكو يقولوا عن جماعتنا بقرآن هذا ما نقول والله والله باوکی محەممەد القرآن معناتك قاطعتي وعقلي ما مدرسي شيء أفكار رأسي جاي كذا مسؤول ترودي إجازة يعني بلانا وقريب نية مكتب هبي نبي كل مكتبي شيء والله بيكليني هذه مدرسي شيء حتى قصبريان ليش ولا كانك مكتبي قصبريان ليش وقابوي بك شيء أي كنا بالخانة حتى الجودر بيني كنا بالخانة بعد ما خونا كان بدنا طارة بس طارة سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد لە کەلارەوە دەست خۆش. کاک بڕیار وەرەگرم لە ڕانیە. کاک بڕوا کاک بڕوا چۆنی کاک بڕوا گیان وڵات نایەتە خدمەتێ حکوومەت نایەتە بخوێنی وربا بە گەنج فەقیر دیناری لە جوفانە هەیەتە بخوێنێ وربا بە ئەم حکوومەتە گەنجی گوش خەڵکی گوش وەرە نەحلە لەو حکوومەتە والله بەس ڕێگە بێتەوە کۆڕۆنا ڕێگرتن بخوا وڵات دێڵم لەم بەحرە بخن کەم باشترنەوە لەم کوردستانە بژین ئەی کاکە متەمەنم 23 ساڵە تاسە دنیا نییە لە جوفانمە والله هەنجار نییە لە جوفانمە ئیشر نییە دیکەم ئاخە دڵم بەچی بۆ حکوومەتە خۆش بێ بەچی بخوێنم
باشا وباني خوێندیشم لە خوێن بکەم والله گوناح لەم وڵاتە بخوێنی والله گوناح خۆت هیلاکەی مەصرفکەی لەم وڵاتە وەرە بەنەحلە دێم ژیانە کوڕە والله وەمان لا سو خۆمان بژین بەخوا نازان زۆر وەگەم دەبی زۆر بێزات بەخوا ئەم لا سو خۆم نازان باشا حکومەتت خوا بەڵێ نازان چی بڵێن بەخوا بۆم زۆر پڕە خۆی گەورە ڕەحم کە ئینشاءڵڵا کاک بڕۆی گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا خۆی گەورە ڕەحم بە تووش و بە ئێمەش بکە کاک محەممەد لە سلێمانی کاک محەممەد هەموو کاتت باش کاک محەممەد گیان مامۆستاگیان بە میسەرەوەەکەتە کە مەکتەب جوان تێ نەگەیشتم ئێستا هاتم نەکەم لە خزمەتین ئەڵێن پێت وایە حکوومەت ئامادەکاری کردوێ بۆ ساڵی نوێ خوێندن وڵی ئامادەکاریەکەی ئەوەیە من لە ڕێگای ڕاگەرزەکانە جەماهەیەکی ئامادەکاری یعنی خۆمان هەمومان ئەدانێتەکەیەکین و پانگزینەوە ئەو ناوەیە ئامادەکاری ئەو حتا سیسی حقت ڕاوتی ئێمە تاوەڕێی وەڵامی تەندروستی وابیانە بەڵێ ئایا تەندروستی جوابیایەوە ئامادەکاری کراوە جوابی وەزارەتی خوێندی باڵای دراوەتەوە یان نه ئەوە لەوە ئێمە دوو تەوەرەتەوە یەکەم ئایا جوابیاوە یا جوابی نەداوەتەوە لەوە نازانم ئایا جەناب وەزارەی جوابیاوەتەوە یان بە فەرمی وەڵامی نەداوەتەوە بە فەرمی هێشتا هیچ بڕیارێکی نەداوە وەزارەتی تەندروستی جوایە ڕاستەکەی وڵی حەفەت ئامادەکاری بکە وەکو جەناب فەرموو دەست خۆش بێتەوەرێکی زۆر جوانە زۆر جوانە زۆر دەست خۆش بێ لە خزمەتام کاک محەممەد گیان حق حکومت بنسبەتەوەی ئامادەکاری بکات حکومت ئامادەکاری پێش وەخت ئامادەکاری پێش وەخت بکات بۆ لافاوەکان بۆ پێشبینی ئاوەکان بۆ هەموو شتەکان نەک بۆ بەت بۆ مەکتەب یعنی نەک هەتا بۆ قەیرانەکان نازانم چی بڵێ دەست خۆش زۆر سپاس کاک محەممەد گیان کاک دانا وەرەگرم لە عەربەت کاکە سەلام عەلەیکوم وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه داران وسراوەیە دانا دارایە باوەڕەکەی کاک دارە ئەمە سێبنەوە بەغەڵەت پێم بەڵێ و کاک کاکە با کاتەکەم نەڕواجۆگرێتەوە قسەم پێمە بڕاستی سلەی عەقڵم تێگمەیە با هەمووی وەکو یەکەی پاکرا بیخەمە بەردەستی ئەو خەڵکە دەفەرمەوە دامان نەخستەوە دیرۆزەوە بۆ خەڵکە کاکی برای من ئەم دەمامکە کەیبەستی بەدەمەوە ئینسان هەناسایە لە سا هەفتای ئۆکسجین ئەچێ بۆ مێشک کە بەستێ بەدەمتەوە ئەو دووە مۆکسیدی کاربۆنە دەرناچێ دووبارەوە هەڵەمشیتەوە ئەمریکا لە ڕێگەی سینەوە کردوەتی بەداری دەستی خۆی چەند مەبلەغی پارێ زەخم خراوەتە بەزەتی چەند کۆمپانیاکی زەخم کراوە بۆی ئەڵە من بە مێژوم پۆخڵاواتم تۆرە ئەم کۆرۆنایە با بەسەر پاشکێتەوە خەمەنەوەن بۆ حدەکەم ئەمە بردننی داهاتی خەڵکە کێ بیریە ترام بوتی حەزم لە نەوتە دوو چاڵە نەوتەکەی سووریا ناڵێ ئەم نەوتاڵە لە ڕێکڕووناوەکە هەرزان بووە ئەمەیە گیرفانی خاڵی کردوین ئەلا پشمان خاڵیکە لە ڕێی ئەو ڕێنمایانەوە کەگرێ ئەمە ئەوە دوو دروستبوونی سەرمایەدارە سەرمایەداریشی هەیە بەقاقە دوکان نارادەی کرونا زۆرە کرونا ئەفڕۆ ساسەکەی چۆن چۆنیەکە هەیە کاکەی جان ئەمە فڕۆکەی بێفڕۆکەوانیان هەیە زیازیان هەیە کوێ ئارەزوی لەبێ ڕێژێ بەسەریە خوای تەبارەک وتەعالا تا هەون دەردەکان بنێرێ کاکە خوای گەورە زاڵمیە فترێکە و لە ناوە چێ بۆی و خەڵکەتەوە بەکاو گەڕێتەوە بەرەو بەهەشت بەڵام ئەمە کە درێژە ئەخانێ دەستکردە خەڵکە بێ عەقڵی بەمە بشتێ سەرانی وڵاتی خۆشمان جوان ڕێنمایەکانی ئەمریکا جێبەجێکە جا لەبەرەوە داواکارم لە قوتابیان مان بگرم بڵێ بەدەمامکەوە ئێمە ناچینە مەکتەب ئەمە کاسیکردنە برای باوکی من سەدام ناڵێن باش و بەڵام سەدامە و مخەربین دەی ئەمە قسەکەی سەدام تاوتێکەکەتان ڕاستەکە با تێگەر نەبن کاکە حەیامات و کوردایەتی وان ناکرێت کوردایەتی بووە بە دەستمایەوە کوروناکەی ئەمریکا جاگە پرسیارە هەیە تۆش من جواب بدەمەوە مەمنونم کاک دارە وەڵی چ هێشتەوە سپاس دەکەم دەست خۆش بە قسەی جوانت کرد مەیبڕە بۆ ساکۆ لێمە دەتەواو نەبووی بێ قەزابی ناوەڵا تەواو نەبوو باو خەڵکە بیر لە خۆی کاتەوە خوای گەورە زاڵم نیە ئەم کورونای دەستکردە بەڕابەرایەتی ئەمریکا کاتۆ تەماشاکە ئیسرائیل و دووبەی خەریکە ئیتیفاقەکەن براکەی باوکم میسانە بێ عەقڵ بێ بیر لە خۆی کاتەوە ئەم کورونایە لە ناوبردنی بەشەریەتە بەتایبەتی موسڵمانان خەڵکی موسڵمان ئەگەر ئەخلاقی پاکە
سري برزة باركي قسكي همي حلالة برو باش دروا أخذ بيجنا معنا كاتو دي خوافي زي خواه لقلبي خوافي سيدي يا خوافي الله كاك دارك سي خوشك كاك محمد ورقرم لآكري. السلام عليكم. السلام ورحمة الله. باشي برام أحوالك. شوني كاك محمد جان سواستكم. الحمد لله برام. برام من قطابيك زانكم. بلى. أنا باسي أو سيستمي بكم ك براستينا عدالتك زور تداحيا. بلى. يا كم. وزير خويندني بالا. وزير خويندني بالا دزانيت سالي بار بابت من هبوا بيز لساتي خويندراوا وبابت من هبوا سل لساتي خويندراوا وإما أباقوت ما تسكت كهيت دوا بعليكتورين ما خويت أو بابتان زور بابت هبوا بعليكتورين ما خويت وزير بل من خمخودي قطابي ما إحدى من كلامات دانشتوم كفار سالي رابردو أو دا زانستمني تو وزير سيدا كبومن بلى أو خالي كم خالي دوام دينا سر شاشة تلفزيون كان دلين والله بروسيكي زور سركوتوبو بلى باش أو بس سنة من يك سنة ذاك تنها بعدين لقل من دانشين أكو تاديكي أوائل يكمي كل يوم بعدين لقل دانشين بابوها رو كموا كسيستمي كي زور فاشلة وبوي عند السلمين كاتي كما مستاكد دكتورة كمان شرح ده كان درس شون شرحي ده كان تنها دي خوي نوا بابي أول هيت كلميك شرح بكاني بس دي خوي نوا أما دبيت هو وقتها بقاتو داحاتو خدمتي بولا تبقى بو علمك هياتي كاك محمد بالي جنابة تخصص شيء زحمة نبيه أمن بيولوجي بالي تا استا يعني خود هلي كارت بو رقصاوة بلين درچوي زانكوي فرموت لا هي من أمثال استيطاب مرحلة سؤال باشا بالي لا هلي كار دبيت دواي زانكو بو خومن إشي كتير بدوزيني وهلي كار بحربات ما بس ما أبو كارتي حكومي نيتواني والسود لتخصصي جنابة دور بقريتا استا أصلا تا استا حكومتي هرم أو بشي من نيتواني ويجيك لا بكاتوا نيتواني نكسما نازان إيش ما نسير ذهاتو كسما نازاني ودواكارم لكنالي إيوا برتسيكي وزارتي خويندني بالا بينت ولقيت حندق قتاديان بعد مناقشة أنا بكان باشا إيسا أمس بو أمصاري خويندن داني سيستمي آويتا زي بتذكرت باشا فارزقاي بهوك قازاكان أي تون قتادي لبتيتا زانكوي بهوك حتى أجر بيت وحالة تون بكات قتادي مانجي سطو تنزا هزاري دويت معاش وطارك استا لسرتاي برنامجك باسي او خالم كرد كزور خاله شي جرينجر يعني قوتابخانەی وا هەیە لە سنووری ناوچەکە مەسەلەن لە گەڕەکەکە نییە ئەبێت قوتابیەک سەعاتێک 2 سەعات یان بە پیادەیان بە پاسکیل یان بە تەکسی بە سارە کولفەیەکی زۆری ئەوێ هاتوچۆ بکە بۆی خوێندنەکەی تەواو بکە وایە ڕاستە ئێمە قوتابی زانکۆین ئێستا دێن سیستەمی پێڵەدەن کە ئاوێتەیە کە دەبێت قوتابی هاتوچوون بکات ئەوانەی کە دەڵێن سیستەمی میوانداری هەیە ئێ باشە من پێیان دەڵێن بەشی من تەنها لە زانکۆی دووەکەیە منیش سەر بە زانکۆی دووەکەم ئەی باشە چۆن دەکرێت من لە قەزایەکەوە هەفتەی سێ تا ڕۆژ بتمە پارێزگای دووەک هاتن چۆن بکەم و چۆن دەکرێت ئەوە چۆن دەکرێت بیدیان لە شتانە کردوتەوە ئایا بەڵێ دەست و چاوت خۆش بێت ئەوان پێدەن کە ئەم ساڵیش زانستی تەواومان پێ بگەێنن ئەوەی کە تۆرەکان بەزێن بخوێنەوە و لە کۆلی بکەنەوە ئایا وەزیر ئاگەر لە شتانە هەیە دارم ئەو قسانەی من وەزیر گوڵێتی سپاس محەممەد کە ئەم سیستەمە زۆر فاشلە ئەوان بەس لەسەر کەناڵەکان ڕادێن سیستەمێکی باشە و بەخوا زۆربەی قوتابی بایکوت نەکردیە ساڵی ڕابردوو زۆربەی قوتابی بایکوت ئەم سیستەمان کردووە بەڵام هەر بەری سەرکەوتووە ئەی باش کۆ سەرکەوتوەکەن دەبابێ ڕێی قوتابی وەرگرن بۆ ڕێی قوتابی وەرناگرن کێ ڕێی ئەسڵا ڕێی قوتابی هەر پێ لە گرنگ نییە بلا وزير خويندين بالا بلغان كومالا قطابي زيرات بتوانا داد مشت باز رأي ناس أول قريت كاتونا كشتان سيا أو تان سيا بس حر بريالك بني وضلين إيمان جياني قطابي تبكات إسا من أمثال بتمام زانكو كم بايكوت كم حر نسم أجر أو بروات
دەست خۆش کاک محەممەد ئەوە دیارە کاک حەمە ڕەشید لە خەتە لە ژارەوە دەمێکە من سوپاسی جەنابەت دەکەم پەیامەکەت گەیشت بە دڵنیایی و ئینشاءڵڵا ئێمە ئیشی لەسەرەکەین ئەو بەشەی جەنابەت کە تا ئێستا هیچ باەخێکی پێ نەدراوە من لەگەڵ کاک حەکیم قسە ئەەکەم بۆی لە بەرنامەی ئەمڕۆ جێگەیەک بکاتەوە بۆ بەرنمەیە باز لە کێشە و گرفتی وەزارەتی خوێندنی باڵا بکە ئینشاءڵڵا کاک حەمە ڕەشید فەرموو. کاک ئێوارەت باش. ئێوارەت باش کاک حەمە ڕەشید. موفق بی ئێوارەی خۆش و ژەم ستافەکەت و تەلەڤیزیۆنەکەشتان هەر سوپاس قوربان. بەڕێزی کاکە ئەوەندە درێژدا دڕی ناوێ بازێر لە خزمان زۆر بەدوا دەکەوە دارەوەی گوتراوەتەوە هەر ئیدارە ناکەین دەنا حەق بۆ هەرواز بێنین تەلەفۆنیش نەکەین خۆشبێمان لێ ناگرن. بەڵێ کاکە سیستەم سەقەتەکان سێستەرەی لەو دەوڵەت لەو حکوومەتەیدایە تۆ بەڕاستی دەزە وەرە با پرسیار بکەین چیان ڕاستە چیان لەسەر چکە دەڕوا هەموو شتێکیان سەقەتە. بەڵێ واللهی میلەتەکەشیان سەقەت کردووە میلەتەکەش بوو لە کەڵک بووە بە کەڵک نەماوە ڕێزم بۆی هەیە کاکە ئەو خەڵکە لە عامل بووە جا هەیە لە برسانە هەیە لە ترسانە هەیە مەساحەتی لەگەڵ حیزبەکان لەگەڵ حیزبی دەسەڵاتدایە خەڵک هەمووی بۆتە سوارپاق هیچیان دەگەڵ ناکرێت کاکە میلەتەکە لە کەڵک کراوە ئەمجا خوێندنی چی پێم ناڵێن لە 2014ەوە ئەوەی کە بە واستا کە بەئی خۆیان بێ خزمی مەسئولەکان بێ بردویانە جێگایەکیان بۆ کردوتەوە دەنا ئەو خەڵکێتا من بۆ خۆم 4 دەرسوم هەیە تێگەیشتی بەڵێ بە قورعان بە کس و خروف بووکەوە 4 تا 5 هەیە کاکە خەڵک تاعین نابێ خەڵک وەزیفەی دەست ناکەوی ئەم خەڵکە بە کوێرەوەری و بە ناڕەحەتی و دەسمایی من بامیم کردووە بامیە تەعزیبە خۆزیە دەسەڵاتم هەبایە یەکێک لەو مەسئولانە 2 ڕۆژانم هێنا بامیە پێسری بە کاکە خۆی دەگەی کاکە پیاوی چابن مەسەلەی ڕێزم بۆ دەسەڵات و میلەتەکەی خانزادی سۆرانە دەڵێ فەقیر بۆ فەقیرە بانان و شیری بخوا هەر دەمەی قسێکی لەسەر دەکەن ئەوجا ئەو نەخۆشیش لە ئارادایە کاکە بڵین و نەڵێن خۆپارێزی شەرتە نازانم چه دەست و ناوخێکی لێ دەنێن چه دەخەمی ئەو میلەتەن هێندە لە خەمی میلەتین میلەتێک چی ئۆکسیجن بۆ خۆی بکڕی هەناسەی پێبدا تو خۆ 2 ڕۆژی ببرم کردێ باڕێ لە برادرانم دەست خۆشی لێ زۆر سپاس کا حەمە ڕەشید دەست خۆش قسەکانت زۆر جوان بوون زۆر سپاس کاک کۆسار وەرەگرم لە هەڵەبجە. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشیە بەرنامەیەتان لێکم دەستخۆشی لەگە حەمە ڕەشیدێکم کە حەمە ڕەشید یە برایان خستە زۆرێکن ماشەڵڵا خۆشی زۆر لەسەر شتێکە بەتی خزمەتتان کاک کۆسارجان لە تەلەفۆنەکەەوەی گوێم لێ بگرە باشتر لێک حاڵێ بین فەرموو. بەسەر چاو دەستخۆشیتان لێکم وەڵای خۆم تەوەرانە شتێکی باشن لە ڕاستیە ئەگەر حکوومەت بتوانێت وێویستی ئەم سکاڵایان هاوڵاتیە بە ڕێزانە بێت کە قسەکەن لای کەناڵەکانی ڕاگەیاندەوە لە زۆر کەناڵەکانەوە واستەکان بەرنامانەی جەنابتان دووبارە ئەبنەوە شتێکی باشە بەڕاستی بەڵام بەداخەوە حکوومەت تەنانەت بە خۆپیشاندانیش نایەتە سەرخەت بەڵام ئێمە بێ هەر ناومێت نەبین چونکە هەر میلەتێک زیندوو بێ ئەبێ خاوەنی ڕەخنە بێ ئەبێ خاوەنی ئەوە بێت موقیفی هەبێ لە ڕاستی ئەم حکوومەتەی ئێمە ئەتوانی هەموو شتێک بکە ئەگەر نەتوانی هەموو شتێک بکە بەڵام ئەمان لە ڕاستیە نایانەوێت بیکەن بۆ کێشەکە لەوەیە نایەوێت بیکات ئەگیناتەوە ئەو سامانەی لە وڵاتی خۆمانەبوونیە لە ڕاستیە لە هیچ وڵاتێکە ئەوەنە جغرافیاکەی کەم بێت و دەڕووی سامانی جێزەوەنە زۆر واز ناکەم لە وڵاتێک بۆ شێوە دەوڵەمەند بێت و ئێستا بۆ منە سەیری وڵاتێکی وەکو ئەم وڵاتی بەشتوانە بکە لە ڕاستی ئەم وڵاتە عەرەبیەکان وڵاتی ئەڵێ پێشتر بیابان بە دەبڕەوە تا هەموو وڵاتان یعنی چا لە دەستی خەتەرە بۆی کە توانن باڵێستانەیە کەندێکی بازرگانی خۆیان لێ بکەن بەس ئێمە عەقڵ پێشی خستووە مەسئولسۆزی مەسئولەکان پێشیان خستووە بەڵام ئێمەشدا هەر ناوەمێت نەبین لە ڕاستیە هیوادارم گوێمان لێ بگرێت چونکە ئەگەر بتوانن چاکیکەن بخۆشیان چاکە بەڵام لە ڕاستیە ئەگەر بە زوڵم و ستەم بۆ شێوەیە بڕۆن هەم بۆ میلەتیش خراپە هەم دوجا خۆشیان تووشی
کێشە مەشاکلە بە دوجار تووشی نەمانیشە بن لە ڕاستیە. کاک وەسار بە حکمیەوەی جەنابەت لە منتیقەی با بڵێن شارە زور و هەڵەبجە و ئەوانەی ئێستا پارێزگای هەڵەبجە بالضبط ئێستا ئەو منتیقەی ئێوە بۆ نمونە ئەگەر بەراوردیکەی ئێستا خۆ هەڵەبجە پارێزگایە وەنیە پارێزگایە و پارێزگاری هەیە و ئەنجومەنی پارێزگای هەیە و یعنی حاڵی حاڵ مەسەلەن هەولێرە یان سلێمانیە هەز ناکەی فەرق و جیاوازیەک هەیە هەز ناکەی یعنی ئەوەی بۆ هەولێر و سلێمانی مەسەلەن کرابێ بۆ هەڵەبجە نەکراوە تا ئێستا هەڵەبجە پێویستی بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە پێویستی بە دروستکردنی قوتابخانەیە پێویستی بە کردنەوەی یەک دوو زانکۆی حکومیە نەک ئەهلی ها هەندێک زانکۆی حکومی قسەشە فەرمی هەڵەبجە نان و کەبابی زۆری پێوە خورا بەس بەداخەوە سفرەکەی خۆی خاڵیە وانە بەتاکید یعنی هەڵەبجە زۆر شتێوێ بکرێ ینی تۆوەرە ئێستا گەڕێکی وامان هەیە لە هەڵەبجارێکی گشتی میاوێکەیە زۆر شتێوێ بکرێ بەڵام وەکو جەناب بۆ فەرمی فەرق و جیاوازێکی زۆر کراوە قەدرێکی زۆریش لە پارێزگای هەڵەبجە کراوە زۆر بەداخەوە با زۆر کاتان لێ نەگرم هیوادارم سەرکەوتوو بن کاتێکی شاد و ماڵە. سپاس بۆ جەنابەت کاک وەسار. وەڵا ئەو حکوومەت و قەوارەیە کە ئێستا هەیە هەمووی ئەتوانین بڵێن نانی هەڵەبجە و ئەمفال و ئەو دەردەسەریە کە بەسەر کورد هاتووە ئێستا ئەخورێ بەڕاستی یعنی ئەو ڕۆژانەیە ئەمڕۆیان دروست کردووە بۆیە ئاوڕی جدی لەو منتیقەیە بدرێتەوە باشە بە تەسەووری من. مام جەوهەر لە کۆیە ئێوارە باش مام جەوهەر دەڵێم قوتابخانەکەم خۆشەویستی خان ئاوا بەرزەکەم تۆ خۆشەویستی هەردوو چاوەکەم منی قوتابی هەریادت دەکەم مامۆستا بەرزە سرای زانستە بۆ وڵاتەکەم هەردەم پێویستە ئەوە هەندراوی خۆمە جوانە هەندراوی شاعیرەی بە نرخ نازانین پێ دەبێ پێسەل و ڕادار و ڕادیۆ و تەلگراف و کارەبا هێزی ئەتۆ من برا نەک سەحر و ئەفسانە مەسەل ئایا من لە پەرلەمانی کوردستان دەپرسم بە ئەنجام پەرلەمانەکانی بەغدایە بە سەرۆکاتی هەرێم و زائیدەن سەرۆکاتی هەر نۆ کابینە و هەموو حزبەکان ئایا لە پشتووی ئەو هەموو هاوینەی لە 30 ساڵ توانیان کۆنفرانسێکی نێونەتەوەیی تەڵەبە ببەسن قوتابی ببەسن هەموو ناویان لێلا خوێندکار و ئەوە بە دنیای بناسێنن کە کورد هەندە ئاسیرۆسەندیری بەرگە ئایا توانیان لە ناو پەرلەمان قوتابیەکان کۆ بکەنەوە لەوێ دەستخۆشیان لێ بکەن کورسەکانیان لۆ بێ دێبن ئیجتیماعیان پێدەن ئایا توانیان ئەوانە بتانن لە ڕووی زراعەت و صناعەت زیاتر کە ئەوانە ئیش لێ بکەنەوەی هەندە تووشی نەخۆشی نەبچی نەبن لە ماڵەکانیان دانیشتن بچنە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە چی نەزان داوای بژێوییان بکەن فێرە کاسبیان بکەن ئەوە زراعەتە صناعەتە بازرگانیە هەموو شێوە زراع هەموو شتەکانە ئایا مامۆستای بەڕێز ئەگەر ئەوانە ئیجتیماعیان بە خوێندندا بۆ ئاسیر ڕۆشنبیری کوردستان وای بەسەر بهات يعني معقولة أو هم وزير الوداع وزير التعليم العالي هل هم يا بسرس حكومتها لا أنصاني لقاعتي لهوليريا هم طلبة كان كوب كانوا ولا نزيكوا هل خوان في بناتين التكوت لعصر وسن بالجور برجع ها قادر من التي جاهل لقافة تاريخي سخني بسر جسفاتاك وتوجه ما ولا مثل اللسان أوانا هم راسكانا فهذه جديد كبرين جديد سبتين جديد اسم بحكومة العراق بين السيد الكاظمي يرجع تفاصيل بالموافقة على تعيين طلاب اسمه مخرجين بالمدارس الكردية أتباشي كده شيء أتبرع ثاني ملكي هم اخواننا كان لدى طلبي كتابيان لدايا جسيان لدى هم اشيان لدى رزق احتراميان لدى إرساه استجنما أو أنا حزب خياندن يكون حزب روشنبيري مين حزب وجدان مين حزب أخلاق وتياوتين دو حزب دواء توسوي حتى سري السياسي سالا من الضريو دبن أو تابق تزواج الناس والله أما بريالي يجمع جدا مسبب رشيد الجماعة باشا كاد مسلوة أو عالم عمق الفلساني جنابها هذا شكري شاد مسعود النبي من دار دون سيد بسر الحكومة ولا سرخته مقابلة باجل مقابلة كاملة لسورة تاريخ كان دامان يسقباتي من دلال همان شيء وجنابي أرجع كل شيء أيدي راسته مقطع خانين سناري هذه الشيء سوا
ئەتوێنێ ئیسلام بە قوتابخانەکەی خۆت بدا ئەو هەمە گەندەستی بەسەر هات ئینشاء الله خوا تۆڵی ئەو منوتەتان لێ دەکاتەوە زوو خۆتان نازان تان بەسەر دێ سەدەردی سەدام و ئودەی قوسەی و نازم دەدار و عەبدولسەلام عارف و ئەتاتورک و ڕێزاشای ئێران و هەواری بۆ مدیان دەڕۆن ئینشاء الله تۆڵی ئەو منوتەیان لێ دەکرێتەوە بەڵام داوا لە خوێنکاران دەکەم کۆڵ نەدەن سەردەمی مەکتەبەکانیان لێ بگرن سەردەمی وەزارەتی پەروەردە و هەموویان لێ بگرن سەرۆکی حکومەت لە سەرمەت بوون لە دەرێبری ئەچی سەرۆکی حکومەتی یان لە فەیسبووک تەماشا وەزیرەکان دەکەی نایە ناو میلەت خۆر لەگەڵ زۆر سپاس مام جەوهەر ئەم جارە پەیوەندەکەم پێ قەتار نەکرد بە قسەی دڵی خۆی بکە کاک سەردار لە تەختەقەوە فەرموو السلام عليكم سلام ورحمة الله باش برام باشی کاک سەردار جان سلامت بی لە خزمەتان کاکە سەبارەت بە خوێندن ئێستا من تەڵەبەیەکم هەیە تەمەنی 10 ساڵە لە مەکتەبە یعنی لە مەکتەب دێتەوە لەبەرەوەی مامۆستایەکە موچە وەرناگری یعنی تەڵەبەکەش دێتەوە مامۆستا ناتوانێت دەرس شەرحکە دێتەوە ماڵەوە یعنی ئێمە بەدەستی و بە هیلاکچوینە یعنی شەوە بۆ تا 11 شەو 12 شەو ئەوە دەرسم و شەرح کردیە دەرسەکانم بۆ حەل کردیە یعنی نازانم برێم کەتی پەروەردە هەوێرانە یعنی ئەگە ئەو هاتی مەکتەب نەبی باشترە مەکتەبەکان زوونە کەتی تایبەت و بچی لە ئاهلیەکان بخوێنی پارە بدا و یعنی ئاوای لێ دێگەر بڕوا بەڕاستی ئەگەر موچەی مامۆستایان نەدرێ و ئەی مامۆستا چی بکات مامۆستایەکانی ئێرە مامۆستا زۆری دوکانی تێگاکە هەر کەسە دوکانەشی دانایان موچە نییە ئەین چی بکە کات ئەگەر موچەش نەبیت و دەرسی ئەو ژمار و منداری هەیە ژیانی هەیە یعنی چی بکە نازانم ئەوە ئەپا وەزارەتی سەردا لەو شتانە بکۆڵێتەوە بزانێ وەزی مامۆستا چۆنە وەزی تەڵەبە چۆنە نازانم لەو کوردستانە هەندە شت ڕووی دەدا زەحمەتە لەسەر ڕووی زەویدا هەبێ لە هیچ شوێنە شتیوان نییە یعنی هەر چەندی برێ سوودی نییە ئێستا ئەو بەرنامەی بەڕێزت ئەگەر بەرپرسەکان ژیرە ڕابگرن یعنی بەخوا دەزانن واقعیەتەکە چۆنە وەزع چۆنە بەڵام زەحمەتە یعنی جێژ ناگرن زەحمەتە ژیر بگرن بەڵێ کاک سەردارجان زۆر سپاس دەکەم دەست خۆش بۆ پەیوەندەکەت کاک حەکیم وەرەگرم لە کەلار مامۆستا گیانم کاتێ باش هەموو کاتت باش کاک حەکیم قوربان و مامۆستا گیان وەڵاهی من نازانم ئەم کەناڵانەی بەڕێستان تا چەندێ خەڵک تەئسیر دەکاتە ئەو حکومەتە کە گوێ ناگرێت لە ئینسان کە گوێ لە کورد ناگرێت خۆ ئیتا ئەو ژنە ئەو هەڕەشەیە کرد ڕۆژ تۆ هەرچی وەزیری ناوخۆ و دار و بەدبوو هاتە سەر خەت لە ڕێی خوا داوای لێبوردنی لێکرد ئەی باشە بۆ گوێ ناگرن بۆ خوا لەم میلەتە ڕەش و ڕوودە بەش مەینەتە لە ئەنفال و لە ئێمە کە کاتێ پێشمەگەل لە هەردیەکان بوو قاتەکانمان پەسەندن جل و ئەو بەتانی کە باش وایە ئەم نامانداوە بدیانە یعنی تۆ بێژم حکومەتی گوێ لەم قسانەوە نوێ بەخوای گەورە لە تۆ باشتر دەزانی ئەزانێ ئەم ئیشە گەرەکێتی یعنی من کوڕێکم ئێوە چەند ساڵە بەشی ژمێرایی تەواو کردووە هەتا ئیشاتێ هەر بۆ خوا یەک کەڕەت بانیان نەکردێت هەر یەک کەڕێ لە شوێنێک بێژن کاکە بزانین ئیشە هەیە وەتەکەیت شوێن بەخوا لە پێ فرۆشتان پاسپەکەی فرۆش یەکێ ئەنوە مەمنوع ناوێت بێت مامۆستا گیان وەڵڵایە من نازانم ئەم کەناڵانەی ئێوە تا چەند تەئسیری کردە ئەم حکومەتە لەخوا یەک زەلامیان پێێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ بسم الله الرحمن الرحیم قەسەم بەخوا گەورەوەنی و ناشتبیسی دێت گەلە دوو کەناڵی ئێوە تێگەی خۆ من بەخوا ئیسلامی نیم ئەگەر وابزانی ئیسلامی و کۆمەڵۆمانم ئەوە نی تێگەی بەڵام تۆ سەیریان کە یەک زەلامیان بێتە سەر ئەو تەلەڤیزیۆنی بێت بسم الله الرحمن الرحیم ناوی خوا بێت یعنی گوێ لە چیەگرێ گوێ لە تەلەبە ئەگرێ گوێ لە مەکتەبەگرێ سوێن بەخوای گەورە حەدەگا یەک کەسی تەلەبە نوێ حەدەگا یەک کەسی دەست ئەو لە هینی نەوت براکەی باو میلەتی چی و شتی چی گەرەکیان زۆر خڕیکەن هاو باشە نەهاوێت بێتن ڕۆن بۆ خاریج و دەستخۆشی بۆ تۆڕەگەبانێکێنن دەمەتەکەی زۆر درێژاندا ئەوان برادرانی تر دەستخۆش کاک حەکیم جان دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاکۆ وەرەگرم لە سلێمان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی کاکە محمود گیان. جناب چۆنی کاک ئاکۆ جان زۆر سپاس دەکەم عزیزی بەڕێزی کاکەی من سەبارەت بە بەرنامەکەتان بەڕاستی نووسرا و حکوومەت ئامادەکاری بکە
بەڕای هەر گەنجێک هەر کەسێک هەر تاکێک لەم وڵاتەیە ئەم حکوومەتە بوونی نەماوە تاپی بڵێ حکوومەت ئەکرێ بڵێن یەکێتی یان پارتی چی ئامادەکاریش کردەوەکردنەوەی خوێندنگا و قوتابخانەکانیان باشە ئازیزم ئەمانە ناتوانن تەنانەت ناوی یەکخەن یەک ناو ئیسە بڵێن ئیسە من خوێندکارم یا قوتابیم نازانم لەژێر دەسەڵاتی یەکێتی بم خوێندکارم لەژێر دەسەڵاتی پارتی بم قوتابیم ئەمانە ناتوانن هیچ شتێک ئامادە بکەن ئەمانە بوونیان نەماوە ئازیزم تەنها کاگنەشلۆن بە ڕەحمەدوێوتی درو و درا و ڕایگرتوون ئەمانە درو و درا و ڕایگرتوون یعنی ناکرێ هیچ ئومێدێک لەسەر ئەمانە هەڵچنرێ ناکرێ هیچ ئومێدێک لەسەر ئەم دەسەڵاتە کوردیە ئەم دەسەڵاتە خۆسەپێنە بەڕاستی من دەسەڵاتە حکوومەت نییە دەی بەخوا سبەینێ منیش بچمە ئەو پەرلەمان و ئەو دەسەڵات و ئەو پۆست و پلەیە ئەتوانم وەکو ئەمان دەسەڵاتدارێتی بکەم بۆ چونکە بەو پارەی کە هەمە خەڵکانێکی زۆر لە دەوروبەرم کۆبوونەتەوە بژین بۆ ئەکەن سەرۆک و براگەورەم بۆ ئەکەن ئەمانە ئەوە ڕایگرتون بە نسبەتی خوێندن و ئەوانەوە کاکەیان وەڵڵاهی بڕۆ لە مامۆستاکان خۆیان بپرسە جەنابی شدوازانم مامۆستای بەڵام لە زۆربەی و مامۆستایانە پرسەکە لە خوێندنگاکانە دەوامەکەن وەڵڵاهی ئەزیزم خوێندن هیچ تامێکی تیان نەماوە هیچ ژیانێک نەماوە چونکە بۆ مامۆستا کاتێک دەست ئەڵێتەوە بەڕاستی پێویستە دڵی لای ئەوە نەبێت نیوەڕۆ ڕۆیشتەوە بۆ ماڵ خێزانەکەی کە هاتە پیدیۆ نەڵێ کاکە دینارێ لە ماڵەکانێت و پێ ڕۆشتی لە بەیانیوە لە مەکتەبی بەبێەوەی دینارێک گەینتەوە ماڵەکە دەی مامۆستا موچەکەی بۆ دابین کە ژیانی دابین کە بە ئەویش بە جوانی مناڵەکەی من پەروەردە بکە ئامادەکاری ئەم بە زۆر کاتان لێ نەکەم بە کورت و پوخت ئامادەکاری ئەم حیزبانە بۆ خوێندن هەمومان فلیمەکەی وابزانم ئەگەر غەڵەت نەبم فلیمی ژاڵە بۆ بینیمانێت ئامادەکاریەکانی جامێراغا چۆن بوو بۆ کردنەوەی خوێندنگا لە لادێکەیە بڕوا بکە دەسەڵاتیان هەبێ یەک کەسمان نادێ ئەلف و بێ لە یەک بکەینەوە بڕوا بکە دەسەڵاتیان هەبێ ناڵن ئەلف و بێ لە یەکەینەوە چونکە ئەمانە هەموو جامێراغان بڕوا بکە ئێستا لە دیدی منەوە لە چاوی منەوە کاک مەسرور جوامێراغایەکە بۆ خۆی دەستی بڕوا ئەبێت پارەکەم ئەبا ماڵم ئەبا ژیانم ئەبا بڕوا بکە دەسەڵاتی هەبێ و ترسی ئەوەی نەبێت دێ ماڵ بە ماڵ پارەکان لە ماڵمان دەرەکەوەی بای هاتە گیرفانی ئەوانەوە کە ئەی پارێزن لەبەرەوە دەستخۆشیتان لە یەکەم هیوادارم نەنووسن حکوومەت بنووسن ئامادەکاریەکانی دەسەڵات چکە بەڕاستی حکوومەت بوونی نەماوە خۆ ئەوە تا من بۆ خۆم لایەنگری یەکێتیم بۆیە ئاوا بەزاقیش قساکەم بەڵام سوپاس بۆخوا یەکێتی بای ئەوەی بتوانین ئاوا قسە بکەین کاکی گیان واللهی ئەم حکوومەتە نەماوە هیچی تیان نییە یەکێتی لە هەمومان مەویسترە بەڵام ئاهات شانی داوەتە بەر شتێکی نازانم شانی داوەتە بەر شتێکی نابەجێ بۆتە قوربانی پارتی هەتا ئاواش بەردەوام بێ یەکێتی بەردەوام لە زەرەر و لە زیانە ئەبێ من بۆیە زیاد ناسمە ناو وەزی پەروەردەوە بە ئومێدم بە هیچ شتێکی نەماوە بۆیە زیاتر باسی ئەمان ناکەم دەسەڵاتە بە کورت و پوخت لە زۆنی سەوز یەکێتی لە زۆنی زەرد پارتی تا ئەم دوو حیزبە لە دەسەڵاتا بن و تا ئەو خەڵکەی کە دوای کۆمەڵێک موچە کەوتووە و ئاو هایان بۆکە بەبێ دوو دڵی خوێندن ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە داکشان و لە داڕمانە ئابێ ئەو خوێندنەی کە لە هەشتاکان خوێندراوە و لە سەردەمی حکوومەتی سەدام حوسێن خوێندراوە ئێمە کە ناڵێن باشە گۆڕ بە گۆڕ بێت چونکە ئەنتالی کردوین دیر و خانووین ماڵی وێران کردوین بەڵام بە خودای خوێندکارێکی ئەو کاتەوە خوێندکارێکی ئێستا زۆری فەرقە دکتۆرێکی ئەو کاتەوە دکتۆرێکی ئێستا زۆری فەرقە مامۆستایەکی ئەو کاتەوە مامۆستایەکی ئێستا زۆری فەرقە دەست خۆش گەورە ڕەحممان لێ بکە بە ڕەحمی خۆی ئەم دەسەڵاتەمان لە کۆڵکاتەوە خاتری ئینشاءالله زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاگاکۆ کاک بەهادین وەرەگرم لە بازیان شێخ بەهادین لە ئەڵڵایەوە بازیان نەخێ ئەڵڵایی کاک چێ شێخ بەهادین شێخ بەهادین لە ئەڵڵاییەوە بەڵێ ببوورە کاک شێخ سڵاوی خوان لێ بێ و تەمەن درێژ زۆر سپاس دەکەم خوا لە ڕازی بێ زۆر سپاس بۆ جەنابەت داواکاریم پێشە مشتێ داواکاریم لە وەزیر هەیە کاک دکتۆر ئالان وەزیرێکی زۆر سەرکەوتوو زۆر ڕێکوپێک و زۆر چاکە بەڵێ داواکارم لەو نەبەستەی یەکێتی نەبەستەی پارتی خۆی نەفرۆشێ داواکاریم لێ هەیە سێجار داواکاریم لێ هەیە
کوڕێ زۆر سەرکەوتووە داواکاریم لێ هەیە لە کاک مەسعود لە کاک پاڤێڵ لە کاخوبات لە شێخ لاهور داواکاریان لێ یەکەم ئیشی بۆ بکەن وەزیرێکی زۆر سەرکەوتووە من خۆم یەکێتین بە شانوباری یەکێتیا هەڵناڵێن بەڵام وەزیرەکە زۆر سەرکەوتووە داواکارم ئەوەیە داواکاری لێ یەکەم کە بە هیچ شوێک نێتێتە ژێرباری هیچ کەسێکەوە ژێر تەشەنوجات و هیچ شتێکەوە داواکارم وەزیری خۆجۆی لەم قسانە بێ ئەو قسانەی کە گوێتی کە وعدی بەم خەڵکە داوە وعدی بە سەلەبە داوە من ئێستا کتێک 4 ساڵە زانکۆی بەکرەجۆی تەواو کردووە لە عەشرە عەوایلەکانە دووەمی بەشەکەی خۆیانە هەتا ئێستا لە ماڵەوەیە تا ئێستا لە ماڵەوە خەریکە تووشی نەخۆشی نەفسیە بێ شتێترم هەیە زانکۆی کلیاسانی تەواو کردووە ئیساڵ ئەویش دووەمی بەشەکەی خۆیانە پێگەی داواکارم وەکو قانون وەکو شێوەیەکی یاسایی بە بەرنامەی خۆیان ناپنەوە بە دامەزرانی خۆیان ناپنەوە یعنی من چی زەنبێکم هەیە باوکی حەو مناڵم چی زەنبێکم هەیە حەمد و سەنا بۆ خوا من نەبوو نیم من توانام هەیە بەڵام ئایا یەکێکەگەر توانای نەبێت من کوڕێکم لەو زانکۆیە کەیوانە خوێنێ بۆ پەرستیاری توانام هەیە حەمد و سەنا بۆ خوا بەس ئایا ئەگەر یەکی توانای نەبێت قوربەسەرێ فەقیرێ هەژارێ توانای نەبێ ئەمانە بۆ ئاکەن یعنی بۆ ئاکەن بۆ لەم خەڵکاکەن داوا لە کاک شێخ لاهوورەکەم بە قسەکانی خوا بکێتەوە کاخوباتەوە وعدی بە خەڵکەدا ئەی من واتان بۆ کەم کاک پاڤێڵ مەسعود بەرزانی نێرشیر ئەمانە هەمووی دەستخەنە ناو دەستیەک ببن بە برا داوا لە سەلاحەدی باعەدینەکەم لە مەلا عەلیەکەم لە گشتیانەکەم لە کاک عومەری سێ عەلی لە هەر هەمویان دەستخەنە ناو دەستی یەک تاکەی یعنی ئەم میلەتە سەرگەردان و پەرێشان و قوربەتەر و داماو من وەکو خۆم هیچ کێشەیەک نییە بەڵام بڕوا بکە بڕوا و قەناعەتت بێ من باوکم بردووە دایکم بێوەژنا هەتا ئێستا دینارێ مەعاشم بۆ نەکردو و بۆشمان نەکردو و بۆشی ناکەین و پێویستیشی پێی نییە بەس یعنی ئەی بێوەژنێکی قوربەتەر ئەی کەمەندانێک ئەی قوربەتەرێک کرد کە تێمان جارێ مەعاشیە دەرێ یعنی داواکەم بەخوا ناپنەوە تا کات ماوە خەڵک یان بێزارە وەڵی من لە پەرۆسی خۆم بۆ یەکێتی بۆ هەمویان لە پەرۆسی خۆمم ئەم تەلەفۆنم کردۆم ئەم قسانە داواکارم بەخوا ناپنەوە داواکارم جۆ لەم کەناڵانەی ئێوە بگرن کە یەکێکاوە داواکاریەکەکە داواکاریەکان جێبەجێکەن یعنی خۆمە ئەمە حەقی خۆمانەیەمە حەقی خۆمە من شتەکەم 4 ساڵە زانکۆی تەواو کرۆ لە ماڵەوە خەریکە تووشی نەخۆشی نەفسیە بێ یعنی زەندم چییە من تاوانم چییە من باوکێکم حەو مناڵ بەخێوەکەم یعنی ئایەکی وەکو کوبات تاڵەبانی وەکو شێخ لاهور وەکو کاک کۆسرد وەکو کاک فلان وەکو کاک پیسان ئەمە مپاران لەبەر دەساقەی تێکە باوان هاوکاری خەڵکە نەر وەکو برایەک وەکو باوک وەکو وەلی ئەمرێک ئەوان بە حسابی خوان بە وەلی ئەمرەزان وەلی ئەمری ئاوا بێت داواکەم بەخوا ناپنەوە داوان لێکم تا کات ماوە من تا سەر ئێسقان لەگەڵیانم بەڵام بۆ حەق بۆ عەدالەت بۆ شتێکە حەق بۆ شتێکە کە من زەنبم چییە مناڵێکم 4 ساڵ بێت زانکۆی تەواو کردێ و دووەم بێ و خۆی شوێر کردێ یعنی تا ئێستا پرسیاری لێ نەکەن پرسیارە ناتوانین دی بەمە کۆمپانیایکی ژیر بکەم ئەڵێ عەشرە عەوایلەکانە دووەمە ناتوانین سبحانێ ناویدان کەسێ دەرەچێ وەری ناگرن یعنی داواکەم لە کەناڵەکەی جەنابتانەوە مزارەت داواکەم مزارەت لە کەناڵەکەی جەنابتانەوە کە بەخوا ناپنەوە کە فکرێ لەم میلەتە بکەنەوە هەر ئێمە بووین سنگمان دەبوو بۆیان دەستمان ڕاخست بوو بۆیان باسە بەس خوا غەڵەتی نییە هەموو کەسێک غەڵە دەکات کان یەکەم بە غەڵەتەکان دەستە خۆش بێ کاشێ بادین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ساغ و سەلامەت بی ئینشاڵڵا هیوادارین گوێر لێ بگرن و بەخۆیان نابچنەوە دیارە کاک فریادێک لە سۆرانەوە تەلەفۆنی کرد کاک فریاد تەلەفۆنەکەی داخرایەوە داوای لێبوردنی لێکەین هۆکارەکە لە لای ئێمەوە نەبوو و کاک شێخ بەهادینیش لە ئەڵڵاییەوە کۆتا پەیوەندی بوو هەندێک لەو کۆمنتانەی کە ماونیان خوێنمەوە و
ماڵاوایتان لێکەین کاک محەممەد ئەحمەد مسیوێتی هیچ ئامادەکاریەکی نەکردووە گەربی کردای ئێستا ئەوانە بوو هەر ڕۆژەی بڕیارێک دەرەکە. کاروان عەلی ئەڵێ حکوومەت دەستی لە هەموو کایەکانی ژیان وەرداوە بەداخەوە خوێندنیش بێباخ کراوە. ئاسۆ نەجمەدین ئەڵێ بەڵێ ئامادەباشی کردووە ئەوە نییە موچەی کردووە بەڕوبە. محەممەد ساڵح ئەڵێ ئامادەکاری باشی کردووە ئەوە نییە موچە دووسێ مانگ جارێک دابەژەکرێ. یادگار محەممەد ئەڵێ ئامادەکاری کردووە بۆ چاپ نەکردنی پەرتوک و موچەنەدانی مامۆستایان و نۆژە نەکردنەوەی قوتابخانەکان. دایکی کاشما ئەڵێ نەخێر ئامادەکاری نەکردووە گەربی کردایە بۆیە ئەو قوتابخانانەی چاک بکردایە کە خەریکن دەڕوخێن. ئاسوودە سلێمانی نووسوێتی بۆ حکوومەت بوونی هەیە. مامۆستاکاوە ئەڵێ ئەوان چارەی مامۆستایان ناوێت ئیتر ئامادەکاری بۆ چی بکەن. محەممەد کاروانی ژەڵێ ئەوان پلانی تاقیکردنەوەی وەرزی دووەمیان پێدا نانرێت ئیتر چاوەڕێی چیان لێ دەکرێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی دوانگەی خەڵک. هیوادارم لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرامەوە متابعەیەم بەرنامەیە بکەن و هیوادارم ڕۆژانی یەکشەمان و چوارشەمان بۆ دیاریکردنی تەوەر هاوکارمان بن واتە ئەتوانن پێشتر لە ڕێگەی نامە بێ یاخود نووسینی کۆمنت بێ هەر بە هەر شێوازێک بێ هاوکارمان بن و بەشدار بن و ئەوەی ئێوە پێویستانە لە تەوەر دیاری بکرێت بۆی قسەی لەسەر بکەین و داواکاری ئێوە بێنینە جێ ئینشاءڵڵا. تاڵقەیەکی تری دوانگەی خەڵک سپاس بۆ ئەو ستافە بەڕێزەی لە دوانگەی خەڵک لەگەڵم و هاوکار من و ماندووە بن لەشی هەموو لایەک ساغ بێت و بەخواتان نەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.